لە ماوەی کۆی 6 مانگی ئاماژە پێکرا و بەڕێوەبەرایەتی دەسەبەری کۆمەڵایەتی کە وەکو ئاماژەمان پێیا پەیوەندیدارە بە ڕێخستنی کاری کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت بۆ پرسی خانەنشینی و بە پرسی هاوبەشیکردن لە سندوقی خانەنشینی و دەسەبەری کۆمەڵایەتی کۆی ئەو سەردانانەی کە لیژنەکانی بەڕێوەبەرایەتیەکە لە ماوەی 6 مانگە ئەنجامیاوە 1164 سەردانە بۆ ئەو پرۆژانەی کە پرۆژەی دابینکراوی پێوترێت. پاشان سەردانی پرۆژە دابین نەکراوەکان هەیە 48 سەردانیان هەبووە بۆ پرۆژە دابین نەکراوەکان وە کۆی پرۆژە دابینکراوەکان 12196 پرۆژەی دابینکراوە. ئەو پرۆژانەی یاخود ئەو کەیسانەی ڕەوانەی دادگا کراون لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەوە لە ماوەی 6 مانگە تەنها 10 کەیس بووە. کۆی ئەو کرێکارانەی کە لەم بەڕێوەبەرایەتیە تاوەکو سیوێکی دەی 2021 تۆمار کراون لە سندوقی خانشینی و دەسەبەری کۆمەڵایەتی 41220 کرێکار و کارمەندی کەرتی تایبەت بووە. هەتاوەکو ئێستا کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت متمانە و سیقەیەکی تەواویان بەم بەڕێوەبەرایەتی و بەو دامەزراوەیە نییە کە تایبەتە بە سندوقی خانشینی و دەسەبەری کۆمەڵایەتی. ئەمەش لەسەر بنەمای ئەوەی تەنها ئەو کرێکارانی لە ماوەی 6 مانگە خانەنشین بوون کە ئامانجی یاساکە خانشین بوونە تەنها ژمارەیان 15 کەسە لە بەرامبەر 677 کەس مکافەی نیایی خدمایی وەرگرتووە کە ئەمە ئاماژەیە بۆەوەی کە کارمەندان و کرێکاران باوەڕ و متمانەیەکیان بە سندوقەکە لاوازە یاخود کەمە. ئەمە یەکێکە لەو دەرەنجامانەی کە ئەتوانین لە ئەنجامی راپۆرتەکە پێی بگەین کە پێویستە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێکار و میکانیزمی تازە بدۆزێتەوە بۆ چارەسەرکردن و بۆ تۆمارکردنی تەواوی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت.